ئەمان جێمە ناساندنی بەرهەمەکانمانە بۆ ساکردنەوەی نییە ساکردنەوەرە باتە 15 کیلۆ فرۆشە ئەمە ساکردنەوە نییە بەڵام بۆ ناساندنی بەرهەمەکەم ناسێری و بەرهەمە جوانە لێک لە جوانترە ئمە بەرهەمی وامان هەیە وڵاتەکەمان نەخوایە هاوکار بین بۆ ڕێخستنەوەی بەرهەمی خۆماڵی بەرهەمەکمان هەیە بەڵام لەلایەن بازارەوە بە بازارکردنی قورسە و نافرۆشێ بۆ ئێمە لەگەڵ بەرهەمی دەرەوە تێکەڵە بێ و بازارەکەمان لێ ئەوە دەبێت. باشە ئەو گەشتیارانەی کە هاتوونەتە ئێرە بۆ فیسیڤالەکە پێشنیاریان چییە یعنی لەسەر ئەم بەرهەمانە پێیان چۆنە؟ وەڵا ئەوانی شەر عینشت دەڵێن برادێک هات بدێ ئەو چیلۆ بن ئەمەم چیلۆ بە 6,000 کڕی من بە 1000 نەریدەم ناڕوە یان دەیانگوت ئەوانش تەعسوفیان دەما بۆ بەرهەمی ئێمە وایە بەرهەمی ئەمە کە پێدەگا قیمەت ناکە بەرهەمی دەرۆژ گرانە ئەنی ئێمەش حکومەتێکمان حکوومەتی هەرێمی کوردستان بیرێک لەو وەزعانە بکاتەوە بۆ ئەی فەلاح هیچ ئیسفادە بکا و پارەی خۆمان بۆ خۆمابێنێک بۆ دەرەوە وڵات بێ. باشە ئەو بەرهەمانی کە لە قەرنە و بەرهەم دێ بەرهەمی خۆماڵی چی بەرهەمی خۆماڵی ئەوەی لە سنووری ئەمە تەنها برنجی لێ ناکرێ دەنە هەموو بەرهەمەکان هەیە بەشی هەموو کوردستان بەشێکی زۆربەی عێراق ئێستا لۆبیامان بۆ هەمووی عێراقیە لۆبیا بەرهەمەکان شێستا ئەم بەرهەمانە هەمووی زۆر بە زیادەوە هەیە بەشی کوردستانەکە بەس تەختەق ئەم دەمزێ ئەم بەرەوبەرە فەلاحێکی یەکجار زۆری لێە بەرهەمەکەمان بەرهەمی ماسیمان هەیە ینی ئێستا دەوڵەمەندی بە ماسی بەکشت بە هەموو بارەکان تەختەق زۆر بە حکمی زەیەکە و خەڵکێکی فەلاحێکی زیرەک و بەتوانان. باشە پێتان باشە ساڵانە فیسیڤالە لێرە بکرێتەوە؟ هەر زۆر باشە ئەم فیسیڤالان بۆ وانەبا نەزانی من ئەم بەرهەمەیە خەڵکی بینەران نەیانزانی ئێمە ئەو بەرهەمانەمان هەیە لەوانەیە ئەم ساڵ زۆر باشتر بوو لە پارەکە فەلاحێکی زیاتر بەرهەمەکانی خۆیان ناسان لەوانەیە من ساڵێشکە زیاتر پارەکەلان بە دوشێ بەرهەم بەشدارم کرد بەڵام ئەم ساڵ بە 5-6 بەرهەم بەشداریم کردووە.